بەڵە خۆشویستان لەگەڵتان بەردەوامین دواتەوەری ئەمڕۆمان بەڕاستی باسی گەنجێکەکەین ماشەڵڵا ئیتر نازان بەکان بۆ ئارەیانەوە دەست پێ بکەین ئەم مندە بوار و لێهاتووی هەیە ئێمە ناچارین ناوبەناو پێ بڵێن لەم بوارەیە چۆنی لەو بوارەیە چۆنی ئەو بۆ خۆی ئەوەندە بابەتی پێیە زۆر گەشت بینم کە گەنجی ئاوامان هەیە کە توانا و لێهاتووی بەرزیان هەیە و لە نێو کۆنفرانسە جیهانیەکانە بەشدارن و خوێندنی باڵایان لە وڵاتانی تر تەواو کردووە ئەو گەنجەش کاکە بەختەوەربەرزانە کە بەڕێزیان چالاکن لە بواری خاوەن پێداویستیە تایبەتیەکان و مامۆستای زانکۆشی پێم وابێ و خاوەن پێداویستیە تایبەتیەکەی ڕێگر نەبووە لەوەی کە ئەم هەموو نازناوانە بەدەست بێنێک کە کەمێک ترێمە لەم بەرنامەیە باسێکین مامۆستاگیان زۆر زۆر بەخێر بێ سەرچاوانمان لەکوێ دەست پێکەین مامۆستا زۆر سپاستانەکەم بۆم دەرفەتە لە هەر پرسیارێکتانم لە خزمەتتان جارتانێ زۆر سپاس بۆ کورسات و زۆر سپاس بۆ ئێوەش کە هەمیشە ماڵی هەمووان بوو گەنجان بە تایبەت و گەنجانی خاوەنپێداویستی تایبەت بە تایبەتتر یاخوا بەخێر بێ سەرچاو کورسات ماڵی خۆتانە کەسانی وەکو بەڕێستان جێگەی شانازین بۆ ئێمەی مامۆستاگیان بەخێر بینێرانی خۆشەویستە هاوڕێمان یاخود ئامادەکارمان گوڵان خان شەو بەشێک لە سیڤی مامۆستا بەختەوەری بۆ ناردیم بەشێک نییە ماشەڵڵا نازانین لەکوێ دەست پێ بکەین لەکام خاڵیان دەست بکەین پێش و پاشی نییە ئێمە بەردام کە پرسیارەکەین سەرەتا و کۆتایی هەیە بەڵامەوەی تۆ کۆتایی نییە مامۆستا بەختەوەر زۆر بەخێر بی چیڤنین خوێندنت ماستەرت لە بەریتانیا تاوا کردووە و وەکو خاوەن پێداویستێکی تایبەت ئەو پرۆگرامە تۆزە سەختە ینی بۆ بەدەستێنانی با باسێک لەوە بکەین چۆن توانی لە بەریتانیا خوێندن تاوا وەکە زانین هەموو دەرفەتەکان ڕوانگەیەکیانێ هەموو کەسە حەزەکە بەدەستی بێنە باشە بەدەستێنانی شتانە لەکوێوە سەرچاواگرێ و چ پێویستێکی هەیە بۆ ئەمانەش پێویستی بە کۆمەڵە شەونخۆنی و پێویستەکە خۆت بگریتەوە لە کۆمەڵەشت و هەوڵێکی زیاتر بیێ پێویستی بە چەندها ئەزمموی چەند ساڵێک کۆی بکەیتەوە ئەوە لە ڕاستە خۆشتەکە بێتە دەستەوە کە تۆ بتە شتێکی سەختە بەدەست بێنرێ بەڵام گرنگە مرۆڤ بتوانێت توانایەوەی هەبێ خەون ببینێ بۆ شتێکی ئاستەنگ بەدەست بێنێ چکە هەمیشە شتا ئاستەنگان قورسن بۆ تۆ بێ کەسێکی جیاواز بی هەبیش هەوڵ بیت شتە قورسەکانی بەدەست بێنی ڕاستە بەڵام ئەوش پێویستی بە کۆمەڵە کاری سەرەتایی و سادە هەیە تۆ پێویستەکات خۆت بنیاد بنی و ڕێگەیەک بنیادنی بۆ خۆت کە بتگەێنێ بۆ ئامانجا قورسە چیڤنینگی ژێکێکە لەوانە کە پێویستی بە کۆمەڵێک کار و ئەزمموی لە پێشینە هەیە من کە وەک خاوەنپێداویستێکی تایبەت لەوانەیە ئاستەنگ و بێتەنانەت خوێندنەکەشم کە لە پەیمانگا خوێندومە و لە زانکۆ خوێندومە بە ئاستەنگ بینراوە لەلایەن کەسانی تر و لەلایەن خودی خۆشمەوە کە بۆتە هۆی ئەکانەجا بۆتە هۆکاری ساکردنەوە خۆشم بەڵام پێویستەکە وتمان ئەبێ ئامانجە هەبێ تۆ لەبەر شتێکەمانەکەی ئامانجی من لە خوێندنەکەم ئەوە بووە کە بتوانم پلەیەکی باش بەدەست بێنم و دڵی داوک باوکم خۆشکەم سەرەتا چکە ئەوان بنیادنەری من بوون بنیادنەری هێز و هەستانەوەی من بوون پێویستی بە هێزی خۆشم بووە هیوای خۆشم بووە کە بەردەوام بم بۆی دواتر کارم لە بواری خاوەنپێداویستی تایبەتا کرد من کەسێکی جیاوازم لە زانکۆوە خوێنم با ئێمە بینە بنمونەیەک بۆ کەسانی دوای خۆمان ئێمە ڕێگەیەک بنیاد بنین ڕێگەکە ئاسانتر بکەین بۆ کەسانی دوای خۆمان با ئێمە بین بە پێشنگ با ئێمە ببین بەو کەسی کە چۆڵین بربەستەکانشکێن بۆیە بەردەوام کارمان کردووە لە چالاکی ناوخۆیەکان لەگەڵ ڕێکخراوەکان و خودی خۆشمان کە گروپێکمان دامەزران بە ناوی گروپی بەختەوەری کە ئامانجمان شتێک بوو گەڕاندنەوەی هیوا بۆ کەسانی خاوەنپێداویستی تایبەت تۆ کە هیوات بەخشی بە کەسێک ئەمە بێ بەهێزێکی زۆر بۆ کەسە بۆی هەستێتەوە وە گەڕانەوەیان بۆ ناو کۆمەڵگا کە هیوات پێبەخشی گەڕانەوە بۆ ناو کۆمەڵگە زۆر ئاسانە بێ کە ئامانجێکی هەبوو ڕێگەیەکی ڕوون پێپشانە و ئەم چالاکیە چەند ساڵانەی چەند ساڵ 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ ئەم شەونخۆنی خوێندنەت لە ماوەی 10 ساڵمە بوو بە هۆکارەوەی کەم پرۆگرامی چیڤنی بەدەست بێنم کاتە کۆمەڵە ئەزمموی چوونەکەتە لەسەر شاشایی بینین زیمانەکانە هەندێک لەو چالاکیانەی تریشکە بەشداری تیا کردووە ئەو چالاکیانی کە تۆ زۆر شانازیان پیاواکەی چین بوون بە بەشێک لە سەرەتای گۆڕانکاری بۆ من بڵێم قۆناغی پەیمانگام تەواو کرد بەڵام لە قۆناغی زانکۆ شتێکی زۆر جیاواز بۆ من لە قۆناغی چوارەم کە من لە بابەت تەکنۆلۆژیان خوێن کە ئاسانکاریی زۆری بۆ من کردبوو بەڵام ئەو شتێک کە بووە هۆکاری چۆڵێک گۆڕانکاری لە ژیانی منە ئەو بوو کە من کەسێک خاوەنپێداویستیم با پرۆژە تەکنۆلۆژیەکەشم بۆ کەسانی خاوەنپێداویستی تایبەت بێ کە دروستکردنی سیستمی دیجیتاڵی بۆ مناڵانی نابینە کە فێری زمانی برایڵ ببن بە کوردی سیستمێکی دیجیتاڵی بوو بۆ مناڵان کەواتە ئەمە تێڕوانی منی گۆڕی باشە تەکنۆلۆژیا بۆ هەموو کەسێک بەڵام بۆ کەسانی خاوەنپێداویستی نا ئەمە بۆ هۆکاری گۆڕانکاری و ئەمەش بوو بە هۆکاری کە من
گروپ بەختەوەری دامەزرێن و دەستکەین بە چالاکیەکانمان هەر بژی مامۆستاگیان ماشەڵاو و ئاری باسی لێوە کرد نازانین باز لە کام لوتکەی سەرکەوتنەکانی بەڕێزت بکەین هەر هەبیت تۆ باست لەوە کرد ئەو ماوەی کە خوێندوو تا ڕەنگە کۆمەڵێک جار یاخود هەندێک کات هەبوو بێت کە توی سارد کرد بێتەوە بەڵام تۆ نەوەستایی بووی کە لە ناخۆی وڵاتەکەی خۆمانە خوێندن تاوکەی بەڵکو بەشداری هەندێک لە کۆنفرانسە نێودەوڵەتەکانیش بکەی لە وڵاتانی دەرەوە ئەی چۆن بیرت لەوە کردەوە کە ئەم ئەزمونە جوانی کە خۆت دروستت کردبوو ئەو چەند ساڵە لە ناوخۆی کوردستانە ئەم ئەزمونە جوانە جارێکی تر بۆ مێژوی خۆت لە وڵاتانی دەریشەوە بەدەستی بێنی کە توانیمان بگەڕێنەوە کۆمەلگا تۆ لە ناو وڵاتەکەی خۆت لە ناو شارەکەی خۆت کە کارە کرد کە جێدەستە دیار بوو ئەبینە لە کەسانی ترەوە وە خەڵک چاوەڕێەوەکە ئەم کەسە توانای زیاتری هەیەیان نا ئەو بە پرسیارێک بۆیە جیهان بینی هەیە هەمچی بینینگ ئەو ڕوانگەیە پێبەخشین چکە 1500 کەس لە سەرتاسەری جیهانەوە لە ماوەی ساڵەکەی منە کە بوو بۆ هۆکاریەوە کە تۆڕێکی پەیوەندی گەورە دروستکەم لە دەرەوە ینی و ئەم بە هەمان شێوە کە ڕۆشتم بۆ کە ئەم مانگی هەشتە لە نەمسا بەشداری کۆڕمەندی ئەلپاخم کرد کە ماوەی 80 ساڵە بەردەوامە 1000 کە زیاتر لە سەرتاسەری جیهانەوە هاتناوێ و دووبارە ئەزمموی خۆمان پیشانیایەوە لێ و تەنها سیمینارێکشم پێشکەش کرد بە ناوی دوو دەنگ لە ناخی منە دەنگێکیانەوەیە کە من لە پۆلی چوارەم سەردای گەویست مازە خوێندن بێنم تەنها بۆی کەوتم باوکم بەڵێنیەوەی پێیان ئەگە من سەرکەوتوو بم بتوان مازە خوێندن بێنم ئەو بوو بە دەستکەوت بۆ من ئەگەر بتوانم ڕێکی باش بێنم واز دە خوێندن بێنم ئەوە دەستکەوتی من بۆ کاتە کە 10 ساڵ بوو تەمەنم بەڵام ئێستا لە بەرچاوی ئێوەیان بەم هەموو دەستکەوتەوە ئەو کە سایەتێکی ترمە و بەردەوام هەر کاتێ منمێ بۆستم هەر قۆناغەکە بیلۆ کەساکەمەوە کە هێشتا لە شوێنی خۆیەتی و هیچ وڵەیەکی نەکردووە هێشتا بەناو ئومێدی ژیان بەڕێەکە باشە بڕۆگەڕ ڕێ باویستم باسی ئەوەی لەگەڵا بکەم لە یەکێک لە ئەو دەستکەوتانی کە تۆ بەدەست هێناوە بۆ ساڵی 2024 بۆ 2025 بووی بە نوێنەری خوێندکارانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە یەکێک لە زانکۆکانی دەرەوە باسێکی ئەومان بۆ بکە لە ناو زانکۆکانە هەر ساڵ و کۆمەڵێک کە ساڵە بژێرن بۆ بەڕێوەبردننی کاروباری خوێندکارە باشە و یەکێک لەو شوێنانی کە هەیە کەسێکەڵە بژێرە بۆ تایبەت بە کاروباری خانبەداویست تایبەتەکان هەم لە بواری ڕێخستنی چالاکی وەم لە بواری هاوکاریکردنی خوێندکارانی خانبەداویست تایبەت لە زانکۆکان بەداخەوە لەو جۆرە ڕۆڵانە لە زانکۆکانی ئێمەیانە لە کوردستان بەڵام تۆ ژینگەی زانکۆکانی ئێوە بینی و ژینگەی زانکۆکانی خۆشمانە بینیوە تۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت هەستە بە چیە کرد کە لە زانگۆیەکی ئەوەیە بوو چۆن مامەڵایان لەگەڵ تۆیان کرد و لێرەش چۆن بوو چۆن ئەتێ ئەزمونە جوانەکە ئێوەش بێنیتەوە بۆ ئێرە مامەڵەکە لە ڕووی کەسایەتی و سپاس بخوات لە کوردستان کەسانی زۆر باشن مامەڵەکە وایە بەڵام ژینگەکە ناتەندروستە بە شوێنی بیناکانی خوێندن هاوکارن بۆ ئێمە بۆ کەسانی خانبەداویست تایبەت نەبوونی بەرزکەرەوە نەبوونی پلیکانی کارەبایی ینی ئەو شتانە ئاوانش بگەینیت جێگەی خۆی وەڵای ئینشاڵڵا بگات لە ڕێگەی کورساتەوە چکە پێویستمانە زانکۆکان دووبارە نوێ بکرێنەوە بە ستانداردێکی جیهانی ڕاستە زانکۆکان ئەوانەی کە بازانم ئەهلیەکان زیاتر ئەو شتانانەیە زیاتر ینی پێڕاگەیشتنیانە کەسانی خانبەداویست تایبەت توانی بە ئاسانی زانکۆی هەڵەبجێ لە زانکۆ پۆلیتێکنیک سلێمانی لە پۆلیس تەکنیک ئینفۆرماتیک مامۆستا ینی هیچ بابەتێکی تەنها لەناو بینایی ئێمە بەرزکادرمەکان بەرزکەرەوەکان بەداخەوە قادرمەکان هێشتا کێشەی سەرکەوتنێ بەڵام بۆ قاتەکانی تر بەرزکەرەوە هەیە بەڵام ئاستەنگ هەر هەیە بەردەوام هەیە و ئێمە ئامادەی نەگەل لیژنەیەکە بە گوێمان بۆ بگرێ هەموو شتەکان بخەینە ڕوو ئەو زمانی کەوتی لە دەرەوە کردومانە ئەو ئاسانکاریان کە بۆ من کراوە لە ماوەی ساڵەکە بەڕاستی هیچ کاتێک من هەمیشە گوێم لێگیرەوە هەمیشە کەسێکی تایبەتە بۆ من توانین پەیوەندی پێ بکەم لە ڕێگەی ڤیدیۆ لە ڕێگەی تەلەفۆنەوە گوێ بۆ داواکارەکانی من گرتووە پێویستم بە هەر شتێک بووە وەکو خوێندکاری خانبەداویست تایبەت لە خزمەت ما بووە هەم لە کاربەربەڕەکردن و هەم لە پێویستەکانم لەناو بەشە ناوخۆیانە بەزەیی نین نانا بەزەی نییە بەستگی ڕێزە و ئێوە لە نێو بەرزکردنەوەی توانای ئاستی زانکۆکانیان بێ ئەو کوالیتی هەبێت ناو زانکۆکانمان ئەبێ هەبێ ئەمە شتێکە منوشە ئەبێت مەمە یەکەم جارە لە ناو بەرنامە بەکارێن ئەبێ هەبێ بەڕاستی بێگومان وانە مامۆستا بەختەوەر لە وڵاتانی دەرەوە کاتێک کەسێک ئێوێ شتێک بەدەست بێنێ بەڕاستی ئەوان سەیری سیڤیەکەن بەڕاستی سەیری ئەوە کەم بزانێ مێژووی ئەو چالاکیانی کە تۆ هاتە چین
يعني چۆن توانیتە قەنەعات بەوان بینی کە بڵێ من بەشداری فستیڤالێکی وەکو فستیڤالی هەنارم کردووە بەڵێ چونکە یا بوو پێی نیم باشە چۆن ئەوان قەنەعاتیان بەم بابەتانە هێناوە کە تۆکو لە کوردستانە گەنجێکی کاریگەری وی بە ئەندامی لیژنەی هەڵبژاردننی سی گەنجی کاریگەر لە عێراق و هەرێمی کوردستانیش چۆن ئەم بڕوا بەخۆبوونە لە چۆ سەرچاوی کرد و ئەوان چۆن بڕوایان بە تۆ کرد سەرەتاتوان شتێک بڵین هۆکار هەیە سوشال میدیا هۆکارێکیەوەیە لە فەیسبوک لە لینکدن لە ئینستاگرام بەردەوام چالاکانمان بڵاوکەینەوە ئەوم بێتە بەڵگەیەکی حاشقاڵەنگێت ڕاست و بوونی چالاکانی تۆ واروها کەناومان لەناو سی گەنجی کاریگەرە هەبووە چەندها کەس پەیوەندی پێوەکردن لە دەرەوە وڵات لە ئەڵمانیا لە ئەمریکا لە وڵاتانی ترەوە توانە ناوی تۆمان بینەوە کەسێک کە مەدام لە عێراق لە هەرێمی کوردستان بۆ شوازە گەشتون بێمە کەواتە ئەمانە هەمووی ئەم هۆکارهای سوشال میدیاش هەموو بۆ هۆکارێک بووی کە تۆ بناسێنرێ بوونی ئەو هەموو نووسراوانی کە خەڵک بۆتە نووسیەوە ئەو خەڵک لایک بۆ شتێک تەکە ئەوانە هەموو کاریگەرین یانێ ئەم شتانە واقعین تۆ بێ نمونەیەکی واقعیان پێشان بێت ئەو کاتە بێتەوە کار ئەنا تۆ ناتوانین بیسەل من یەکسەرا هەر بنووسراوێک بینوسیت و بڵێ من ئەوم کردووە بەڵام هیچ شتێکیشی دیار نەبێت باشە بەڕای تۆ پێناسەی گەنجی کاریگەر چی هەن کێ گەنجی کاریگەرە جگە لە خۆت کێ گەنجی ئەو کەسی بتوان گۆڕانکاری ڕای تۆ وەرگرم لەسەر گەنجی کاریگەری دایان گەنج هەبێ لە سیڤیا دەوڵە من بەڵام نەزانێ خۆی کۆکاتەوە پێویستی بەیەکی چۆک و جەناب بێ قسەیەکی وڵای گەنجی کاریگەر بەلای منەوە کەسێک کاریگەر کەستا بتوان گۆڕانکاری لە خۆیان بکەن کەسێک توانای گۆڕانکاری لە خۆیان نەبێ ناتوانێت کاریگەر لەسەر کۆمەڵگەشت تۆ نتوانانی خۆت باوەڕ بە خۆت بینی کە تۆ کەسێک کاریگەری و کەسێکی توانایەوەت هەیە گۆڕانکاری لە خودی خۆتا بکەیت و کەسێکی بتوانی وا لە کەسانی تر بکەیت کە بە قسەکانت وەرگرن و بێتە شۆڕشێک لە ناو ناخی و کەسانەیە کە بیان گۆڕە و ئێستا با نمونەی کاریگەریت پێ بڵێم من کەسێکی خاوەنبەداوی تایبەتم چەند کەسی تری خاوەنبەداوی تایبەت سەرکەوتوو هەیە چەندها نمونەیان هەیە تەنانەت ئەوان چەندها جار بە بوونی ڤیدیۆیەکیان یا بە بوونی نووسراوێکیان کاریگەر لەسەر دروستەکەنەوە دووبارە تەنانەت نووسراوەکانیان ڤیدیۆکانیان چالاکیانیان و تەنانەت بینیان لە دەرەوە بڕوا بەخۆبوونەوە کە بەڕێگای ئاڕۆن کە کەسی خاوەنبەداویستی و بە چای کەمەوە سێرەکرێ بە کاریگەری بین بۆ خۆم کەواتە کاریگەری لە ڕووی خودی کەسیەوە هەیە و لە ڕووی خودی کۆمەڵگەشەوە هەیە هەتوانین بتمانێت بە خۆت بێ هەتوانین کاریگەر لەسەر کۆمەڵگەشت دروستکەی و پێویستەکە هەرێک و لە بواری خۆیان ئەو کاریگەرە بکات و ئێمە بوارەکەمان خاوەنبەداوی تایبەتە کە بتوانین قەنەعەت بە کەسانی خاوەنبەداوی تایبەت بێنین ئێوەش تواناتان هەیە ئەو کارانە بکەن بۆ چۆن توانیمانەوانە بکەین لە ڕێگەی چالاکیەکانەوە لە ڕێگەی دەرفەتەکانەوە ڕۆشنە دەروی وڵات لە ناو خۆیان بە دەستێنانی دەستکەوتەکان پێویستەکە تۆ نمونەیەکی ڕاستەقینان پێ پیشان بی هەنەجار تەنها بە قسە نابێ زۆر گرنگە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کەسێک خۆی خاوەن پێداویستی تایبەتە باشتر لە گرفت و کێشە و معاناتی خاوەن پێداویستی تایبەتەکان دەستە خۆش بە بەڕێستان جێگەی شانازین ماندوونە بن اینجا لە کۆتایی ئەمە پرسیاری ئەو لێ بکەم ماشەڵڵا دەستکەوتی زۆرت بەدەستێناوە لە ڕێگای توانە و لایەتەکانی خۆتەوە چ پلانێکی ترت هەیە بۆ داهاتوو بۆ ئەوەی ئەم دەستکەوتانی کە تا خەرمانی زیاتری بخەیتە سەر وڵی ئینشاءڵڵا بڕوانامە بەدەست بێنی من پلانی دکتۆرامە ئینشاءڵڵا ئەگەر خوای گەورە بکا بەنسیب لە باری تەکنۆلۆژیا بەڵێ هەر بۆ دکتۆراگە ئینشاءڵڵا لە دەرەوە وڵات دووبارە ئەزمموی بکەینەوە ئەو زمانی دەرەوەشمان پیشانی هەموو کەسێ بین ڕێگەی ڤیدیۆ و چالاکیەکانمانەوە دووبارە و بەردەوام کار بۆ کەسانی خاوەنبەداوی تایبەت بکەین بە تایبەتر ئێمە چەندێک کارمان بۆ کەسانی خاوەنبەداویستی کردووە کەسانی تریش کاریگەر بوون پێمان چەندها کەسی ترێک کە خاوەنبەداویستی تایبەتەڵە تۆ چۆن توانیتەوە بکەیت کەواتە من توانم بەختەوەر خاوەنبەداویستی کردوێتی بۆ من ناتوان بیکەم یان کەسێک تە خاوەنبەداویستیە بۆچی من ناتوانم من لە چیم کەمە نەتوانمەوانە بەدەست بێنم بۆیە هەمیشە هەوڵێن سەرەتا کار بۆ هیوا گەڕانەوەی هیوا بۆ هەموو تاکێک بە تایبەت خاوەنبەداوی تایبەتەکان و لە ڕێگەی چالاکیەکانمان بتوانین کۆمەڵگەیەکی گەورە لە کوردستانە دروستکەین بۆ خاوەنبەداوی تایبەتەکان و بتوانین زۆرترین کەسی خاوەنبەداویستی تایبەت بێننە پێشەوە و هیوادار لە ساڵانی داهاتوو لە کورساتیش پێشکەشکار و کارمەندی خاوەنبەداوی تایبەت ببینین لێرە ئێمەش هاوکاریانە بین لە هەر ڕێگەی شانازیەوە خۆبوڵەوە ئینشەڵڵا بیکە بە پرۆپۆزەڵێک پێشمان سەلامەت دەست خۆش بێت سەرکەوتوو بیت جارێکی تر ریوای سەرکەوتنت بۆ خوازینی هیوادارین پێمان لێنە مەبڕا هەر وەکو پسپۆڕی بواری تەکنۆلۆژیا جارجار وەرە باسی کشتێکی تەکنۆلۆژیامان بۆ باشە زۆر بەخێر بێت دەست خۆش